زیاتر لە هەفتەیەکە شەقامی سالمی سلێمانی لە جەنجاڵی ئۆتۆمبیلەوە بۆتە مەیدانی هاواری نەتەوەیی. لێرە ڕەنگە جیاوازەکان لەژێر سێبەری ئاڵای کوردستاندا بوونەتە یەک دەنگێک کە سنوورە دەستکردەکان دەبڕێت و پەیامی پاڵپشتی بۆ کوردانی ڕۆژئاوای کوردستان دەنێرێت. ئێساوی کە لەم لێرە کۆبووەتەوانێ هیچی لۆگۆی حیزبی بەرز نەکردێتەوە، هەر بگرە هەموو لایەنەکانیشی تیا هیچی یعنی لۆگەی هیچ لایەنێکی بەرز نەکردێت تاکە لۆگە کە بەرزی کردێتەوە پشتگیریە بۆ ڕۆژئاوا بۆ هەشتا پارچەی کوردستان. کورد لەوەتەی هەبووە دایمە قاچێکی شەل بووە، یعنی کەسێک نەبووە پاڵپشتی بکە، ئەوەی کە خۆبەخۆیی نەبێ خۆبەخۆی خۆمان پشتیەکمان کردو، ئەوەی کە ئەم ساڵ خاصن ئەم ساڵ کە بۆ کۆبانی و بۆ ڕۆژئاوا کراوە هیچ ساڵێک بوو ئەو بوونەی نەبوو، هیچ وڵاتێک هیچ لایەنێک پشتگیری کوردی نەکرد ئیلا کورد خۆی نەبێ. ئێستاوی کە تۆی لێرە ئەیبینی هیچ حیزبێک نییە، هەمی کووردە. ئەمەی کە ئەم خەڵکە هاتووەتە سەر جادە تەنها بۆ بەرگریکردن لە کەسێک نییە، ئەمە بەرگریکردنە لە چوار پارچەی کوردستان. ئەو ساکە ئەیمانوت چوار پارچەی کوردستان، بەڵام نەخێر ئێستا ئەڵین یەک پارچەی کوردستان. یەک پارچەی کوردستانیش پێویستە هاوچی کە خۆی بە کورد دەزانی و بە زمانی کوردی قسە ئەکات پێویستە بێتە ئێرە و ناڕەزایەتی خۆی دەربڕێ بەرامبەر بەو دیکتاتۆریەتیە و بۆ خوێنڕشتنەی کە لە کۆبانی و لە سووریا و لە ڕۆژئاوایە ئەکرێت. دا بۆیە من داوا لە گەلی کوورد دەکەم بە یەک دەنگ، بە یەک هەڵوێست، بە یەک هاوارکەن بژی کورد و کوردستان. بازنەی ناڕەزایەتیەکان کاژمێر بە کاژمێر فراوانتر دەبێت. خۆپیشاندەران بە دروشمی ئازادی و پارێزگاری لە خاک تووڕەیی خۆیان دژی هێرشەکان دەردەبڕن. ئەم یەکگرتوویەی باشوور ومێدێکی گەورەی لای کوردانی ڕۆژئاوا خوڵقاندووە. ئەوان دەڵێن ئەوەی لەم شارە دەگوزارێت وێنەیەکی بێوێنەی تەبایی نەتەوەییە. باز دەگەم یانی ئەم نزام کەشت و بن چای وان دارکەبنە ڕۆژێکە ئەم نزام کەشت و بن چای وان دارکەبنە و ئێژمە واناژ مارە کردی کەسیش مارە ناکرد ئەبەدەن کوردستانێک مارە کردی کەسیش مارە ناکرد و دەستێ وەساڵێ زۆر بۆمان جێگە دڵخۆشیە. مەمنونی گەورە و بچووکی ئەم کوردستانی خۆمە باشوور، مەمنونی هەر چار پارچەی کوردستانم بە تایبەتی کوردستانی خۆمە باشوور. ئەمای کو باشوور بۆمان کردی دایک و باوک بۆ ئێمەی نەکردو. ئەمە یەکەم. دووەم ئەم شەڕی کو لە ڕۆژاوا قەومێتەوە نەشەری دینی ئیسلامە، نەشەری دینی ئیسلامە، ئەمە شەڕی نەبوونی گەلی کوردە. باشە ئەمە شەڕی نەبوونی گەلی کوردە کو ئەمڕۆ ڕۆژئاوا لە باشوور خودی دەرنەکەوێ، باشوور لە ڕۆژاوا خودی دەرنەکەوێ، هەمومان تیا ئەچن، دڵنیا بە هەمومان تیا ئەچن. ئەم شەقامە پەیامێکی ڕوونی بۆ جیهان پێیە کە کورد لە هەر کوێ بێت ئازارەکانی یەکن و ئامانجەکانیشیان هەر یەک. ئەمە تەنیا خۆپیشاندان نییە بۆ پشتگیری ڕۆژئاوا، بەڵکو سەنگەرێکی مەعنەویە بۆ پاراستنی مافەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.